خراپی کوالیتی بنزین لە هەرێمی کوردستان نیگەرانی شۆفێرانی لێکەوتوتەوە بە وتەی ئەو فیتەرانەی کاری فیتپەمپ دەکەن ڕۆژانە بەدەیان ئۆتۆمبیل دێتە لایەن بەهۆی خراپی بنزینەکەەوە فیتپەمپی ئۆتۆمبیلەکانیان لە کار کەوتووە. بەیجخانەکانی زۆریان باش نینە، یعنی هەر بەجخانە و سارەکەن وەکو زانیت و سارەکەن بەجخانە ئەمن ئێستا لە عادی خۆم تێ دەکەم بەجخانە هەیە بای 25,000 دیارێتی هەیە بای 23,000 هەیە جارێمان هەفتە هەیە بای 20,000 دیارێتی کەس نازانی کووە. وەڵڵاهی ئێستا ئەو هەفتەیە ئەوە 2 جارە فیتپەم گۆڕم، ئەو دووەمی جارە فیتپەم گۆڕم. لیژنەی سامانە سروشتەکانی پەرلەمانی کوردستانیش لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند ئەو بنزینەی ئێستا لە بەنزیخانە حکومەکاندا کوالیتی باش نییە و گرفتی زۆری بۆ هاوڵاتیان دروست کردووە. دووادەچوونی خۆشمان کردووە لە سنووری هەر سێ پارێزگاکە گەیشتونەتە هەندێک حقیقات دەمانەوێت ئەم شتانە لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکانشەوە باز بکەین کە ئێستا کە لەو پرێس کۆنفرانسا دەردەچین سەردانی وەزارەتی سامانە سروشتیەکان دەکەین بۆ ئەوەی کە جهەتی معنیە لەسەر ئەم کەیسە دەبێ بە دووادەچوونی زیاتر بکرێ و دەبێ بگەینە ڕێگە چارەسەریەک بۆ ئەوەی کۆتایی بەم کێشەیە بینی. ئەندامێکی لیژنەی پیشەسازی وزە و سەرچاوە سروشتەکان لە پەرلەمانی کوردستان دەڵێت بەدەیان ئۆتۆمبیل بەهۆی خراپی کوالیتی بنزینەوە تێکچوون و سوتاون. چی سەردان لەگەڵ وەزارەت کۆ دەبینەوە ڕێگە چارەسەرێک بە هیوایەوەی زۆر بە خێرایی کێشەی خراپی کوالیتی بنزین چارەسەر بێ لە هەرێمی کوردستان چونکە ژینگەش پیسەکە چونکە مادەی خراپیشی تێدای بەڕاست. لەگەڵ دروستبوونی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان وەزارەتی سامانە سروشتەکان نرخی بنزینی بەرز کردەوە. دوای ناڕزایی هاوڵاتیان حکوومەت یێرێ نرخی بنزینی بۆ 700 دینار کەم کردەوە، بەڵام لە دوای دابەزینی نرخەکەش کوالەتەکەشی دابەزیوە. هێرشقادریان ئارتی هەولێر.